دکتۆر قاسملوو سیاسەتمەدارێکی ناودار، کەسایەتێکی ناسراو، هەم لە نێو ئێراندا هەم لە ناوچەدا و هەم لە ڕادەی نێونەتەوەییدا خاوەنی بیرێکی پێشکەوتوانە، ئازادی خوازانە، لایەنگری شێلگیری دموکراسی، مافی مرۆڤ و دابینبوونی مافی نەتەوەکان، بە تایبەتی نەتەوەی کورد بوو. لە هەمان کاتدا ئەو کەسایەتیە گەورەیە ڕێبەرایەتی بزوتنەوەی کوردی لە چوارچێوەی ڕێبەرایەتیکردنی حیزبێکی پێشکەوتوو، حیزبی دموکراتی کوردستانی ئێراندا دەکرد. ئەو مرۆڤ دۆست بوو و ئاشتی خوازیش بوو، بەڵام لە هەمان کاتدا وەختێک دەیدی لە وڵاتێکی نادیموکراتیکدا وەکو ڕێژیمی شا، دواتر وەکو جەمهوری ئیسلامی، هیچ ڕێو شوێنێکی دیموکراتیک بۆ ئاڵوگۆڕی دەسەڵات، یا بۆ دابینبوونی مافەکانی مرۆڤ، یا بۆ دابینبوونی مافی نەتەوەی کورد و نەتەوەکانی دیکەی ئێران، دەرەتانی هێنانەگۆڕ و دابینکردنی نییە. لە عینی حاڵدا دەبوو بە کەسێکی کردەوەیی و ڕێبەری شۆڕشێکی دەکرد کە لە هەموو ڕەهەندەکانی خەباتی ڕەواکەلک وەربگرێ. وتوێژی کرد، ڕێبەرایەتی خەباتێکی چەکداری کرد، ڕێگای ئاشتی خوازانەی گرتە بەر و لە هەمان حاڵدا مەقاومەت و بربەرەکانێکی زۆر تند و تیژیشی لە ڕێگای حیزبەکەی و کادر و پێشمەرگەکان و ئەندامان و لایەنگرانی حیزبەکەیەوە لە بەرامبەری دیکتاتۆریدا کرد. ئەو ئینسانی وەکو مرۆڤ کە سەیر دەکرد، دەیزانی کە هەمویان خاوەنی ماف و خاوەنی ئازادی و خاوەنی هەموو ئەو شتە سروشتیانن کە هەم دەبێ لە سروشتدا و هەم دەبێ لە یاسادا و هەم دەبێ لە کۆمەلگادا دەبێ ئەو مافانە دابین بکرێن. هەم ڕێزێکی تایبەتی و گرنجێکی تایبەتی بە خەباتی ژنان دەدا. ئەو پێی وابوو نیوەی کۆمەلگا کە ژنانن ئەگەر لە خەباتدا بەشدار بن، ئەو خەباتە ئەو بزوتنەوەیە زووتر سەردەکەوێ یا زووتر لە سەرکەوتن نزیک دەبێتەوە. لاوانی بەدەینامۆی ئەو حرەکەت و ئەو بزوتنەوەیە دەزانی، بۆیە گرنگی زۆری پێدەدات و ئەو یەکێتی ژنان و یەکێتی لاوان و خوێندکارانەی بە تایبەتی ژنان و لاوان کە لە سەردەمی کۆمارەوە دامەزرابوون لە زمانی ویدا کە خۆی لە ڕاستیدا بە بوژێنەرەوەی حیزب بە حیساب دێ، بە بوژێنەرەوەی ئەو ڕێکخراوانەش دادەندرێ. گرنگی لاوانی لەوەدا دەدیت کە هێزێکی بەهێزە کە توانای بربەرەکانی دەگەڵ ڕژیم هەیە، هێزێکە کە بە تایبەتی لە چینی خوێندەواریدا هەست و عەلاقە بە خەبات بۆ گەیشتن بە ئازادی و دموکراسی هەیە. بۆیە لە زۆربەی کۆبوونەوەکانی بەرینی لاواندا بەشدار دەبوو، یان لە هەموو کۆبوونەوەکانی ڕێبەرایەتی حیزبدا ئەرچی بەشداری ژنان و لاوانی لە بزوتنەوەکەدا وە بیر دێناوە و پێی لەسەردا دەگرتەوە. بەڕاستی دکتۆر قاسملوو کەسێکە کە ناکرێت لە یەک بۆعددا تەمەشای بکەیت، لە بواری سیاسیەکەیدا، لە باری دیپلۆماسیەکەیدا، لە باری بەرگرێکی شۆڕژێرانەدا، لەبارەی گرنگیدان بە ئینسانەکان، بە مرۆڤ و هەموو ئەوانە مەجموعەیەکن وەکو تایبەتمەندی بەرزی ئینسانی کە لە قاسملوودا کۆبوون. ئەوانەی وەکو نەسل ئێمە کە
شانازی هاوکاری و هاوخەباتیمان لەگەڵ دکتۆر قاسملوو هەبووە و لە نزیکەوە ڕۆژانە لە کارەکانیدا بەشدار بووین. بۆمە هەر ڕۆژێکی دانشگایەک بوو. دکتۆر قاسملوو مەجموعەیەک لە تایبەتمەندی هەیە کە ڕەنگە هەر سیاسەتمەدارێک بەشێک لەو تایبەتمەندیانێ هەبێ، بەڵام زۆربەی ئەو تایبەتمەندیانە لە دکتۆر قاسملوودا کۆبوون، لە سیاسەتمەداری، لە خەباتگێڕی، لە لایەنگری لە مافی مرۆڤ، لە مافی ژنان، لە مافی لاوان و لە خەباتی نەتەوەکان و بە تایبەتی لە خەباتی نەتەوەی کورد. وەک ئاماژەم پێکرد بۆ ئێمە ئەو نەسلەکە شانازی ئەوەمان هەبوو لە خزمەتیدا بووین و لە نزیکەوە کارمان دەکرد. هەر ڕۆژێکی بۆمە دەرسێک بوو، هەر ماوەیەکی دانشگایەک بوو کە پێم وایە ئەگەر لە زۆر دانشگادا بمانتوانی بە زیاتر لەوەی کە بووین حزورمان هەبێ و لە مەحزەری زۆر ئوستاددا کەلک وەربگرین ڕەنگە نەمانتوانی بە ئەوەندە شت وەکو کۆ فێربین، وەکو کۆ وەک تەجروبە وەربگرین کە لە نزیکەوە لە دکتۆر قاسملووی نەمرد ڕێبەری شەهیدمان وەرمان گرتووە. ئەو لە وتوێژەکانیدا، لە پەیامەکانیدا ئەگەر دیقەت بکەن چی بە توێژی لاوان دەڵێ، چی لە توێژی لاوان دەوێ و چ گرنگێک بە توێژی لاوان دەدا. ئێوە ئەو نەسلەی ئێستا پێویستە نووسراوەکانی، پێویستە پەیامەکانی، پێویستە وتوێژ و وتاردانەکانی هەموو بە تەواوی متالعە بکەن بۆ ئەوەی کە ئەگەر هەمووشی نەبێ بەشێکی بەرچاوی لەو تەجروبانە، لەو دەرسانە وەربگرن و بەکردەوە ببنە ڕێبوارێکی ڕاستەقینەی ڕێبازەکەی دکتۆر قاسملوو. زۆر شت لە دنیای ئەوڕۆدا دەکرێت دەکوترێ، تەنانەت لە دەوروبەری خۆشماندا زۆر شت بەوی نسبەت دەدرێ، بەڵام ئەوەی ئەو وەک باوەڕ بە دمۆکراسی هەیبوو وەک خۆیشی کردوتەوە. ئەو لایەنگری عەداڵەتی کۆمەڵایەتی بوو، بەڵام سۆسیالیزم کە خۆی بەوەدی هێنەری عەداڵەتی کۆمەڵایەتی دەزانی پێی وابوو بێ دمۆکراسی ناتوانێ بۆ نەتەوەیەک، بۆ گەلێک، بۆ کۆمەلگایەک شتێکی کامیل بێ. بۆیە ئەو لەو بوارەوە داهێنەری، یا ئەگەر نەڵێم داهێنەری تەنیا داهێنەر، بەڵکو لە داهێنەرانی ئەو بیرۆکەیە بوو کە سۆسیالیزم بەبێ دمۆکراسی نابێ و دمۆکراسیش بەبێ عەداڵەتی ئیجتیماعی مانایەکی واقعی خۆی بە کۆمەلگا نابەخشێ. بۆیە ئەو سۆسیالیزمی دمۆکراتیکی دە حیزبەکەیدا، دە حیزبی دموکراتی کوردستانی ئێراندا وەکو ئامانجی دواڕۆژ دیاری کرد و ئێستاش حیزبەکە لەسەر ئەو باوەڕە و لەسەر ئەو فکرەیە کە دکتۆر قاسملوو لەو حیزبەیدا جێگیری کرد. وەختێک خەڵک تێر بێ و لەباری ژیانەوە لە ڕفاهدا بێ، بەڵام ئازادی نەبێ، ئەو ژیانە معنای نییە. و وەختێکیش ئازادی هەبێ، بەڵام تەفاوەتی ژیان لە بینی ئینسانەکان لە کۆمەلگادا زۆر بێ، پێی وابوو ئەویش شتێکی کامیل نییە. بۆیە سۆسیالیزمی دمۆکراتیک یا ئەوەی ئێستا لە ئەوروپا وەکو سۆسیال دمۆکراسی باوە، حاصڵی زەحمەت و حاصڵی ئەو بۆچوون و کار لەسەرکردنەی دکتۆر قاسملوو بوو. هەر ئەو دەمیش کە ئەو بیرۆکەیە هەبوو و ئەو بیرۆکەیە داهێنا و ئەوەی لە حیزبی دموکراتدا جێگیر کرد، زۆر لە هێزی چەپ
تیر و توانجیان تێگرت کە ئەوە لە سۆسیالیزم دوور کەوتوێتەوە ئەو پێی وا بوو ئەو سۆسیالیزمەی ئەو دەم هەبوو یا شاید ئێستاش لە هێندێک وڵات لە هێندێک ئەحزابدا مابێ سۆسیالیزمی مەوجودی کە لە واقعدا وەدیهێنەری جوورێک لە دیکتاتۆری بوو وەکو دیکتاتۆری پرۆلتاریا قبولی نەبوو ئەو زۆر جار دەیکرد وە زۆریش لەو بارەوە دەکەوتە بەرڕەخنا کە خراپترین دموکراسیم پێ لە باشترین دیکتاتۆری باشترە لەو بارەوە هێزی چەپ زۆریان هێرش پێکرد بەڵام هەر ئەو هێزانە هەر ئەو لایەنانە کە ئەو تیر و توانجەیان تێدەگرت ئەو تۆمەتیان وە پاڵ دەدا کە لە چەپ دوور کەوتوێتەوە ئێستا بەشی هەرە زۆریان ڕاست بە دوای ئەو فکرەدا دەڕۆن کە دەبێ عەداڵەتی کۆمەڵایەتی و دموکراسی بە یەکەوە لە کۆمەلگایەکدا جێگیر بێ وەلاوانی بۆ وەدیهێنانی ئەو بیرۆکەیە بۆ دابینکردنی ئەو حەقیقەتە لە کۆمەلگادا و لە داهاتووی کۆمەلگادا بە وەسیلەیەک یا بڵێن بە میکانیزمێکی زۆر زۆر فعال و گونجاو دەزانی بۆیە تاکیدی من بۆ لاوەکان ئەوەیە کە داوام ئەوەیە کە جارێکی دیکە وە چەندین جاری دیکە پەیامەکانی گوێ بدەنێ وتارەکانی بخوێندنەوە وتوێژەکانی گوێ بدەنێ و بە بیرێکی ئاواڵەوە و بە زەینێکی بەدوور لە هیچ تەعەسوبێکەوە تەمەشای بکەن بزانن ئەو کە بوژێنەرەوەی حیزبی دموکرات بوو چی دەو حیزبەیدا جێگیر کرد لە ڕێبەری جەمعی ڕابگرە لەسەر بەخۆیی سیاسی ڕابکرە لە هێنانی بیری سۆسیالیزمی دموکراتیک ڕ بیگرە لە گرنگیدان بە خەباتی شارەکان ڕ لە گرنگیدان بە قارەماونەتی و لە خۆبردوویی کادر و پێشمەرگەدا هەموو ئەوانە دەرسهایەکن بۆ ئێمە کە ئەگەر خۆی بەداخەوە لە نێوماندا نەماوە ئەوەی بۆی بەجێهێشتون دەواقعدا بەرهەمی بیرەکانێتی بەرهەمی بۆچوونەکانێتی و بەرهەمی ئەو بیرۆکانەیەتی کە کاری بۆ کردوون و بەشی زۆریشی لە حیزبی دموکراتدا جێگیر کردوون و لە ڕێگای ئەو حیزبەشەوە تەنانەت لە کۆمەلگای کوردیشدا جێگیری کردوون هەر ئێستا دەبینن بێزگە لە حیزبی دموکرات کە حیزبی دکتۆر قاسملوویە و ڕێبواری ڕێبازەکەی دکتۆر قاسملوویە زۆر حیزب و لایەنێکی کوردی و غەیرە کوردیش هەم ئێعتراف بەوەی دەکەن کە وەختی خۆی ئەوەی دکتۆر قاسملوو دەیکوت ئەوان باشیان وەرنەدەگرت یا پێیان وابووە کە لە هێندێک بۆچوونی کە ئەو دەم ئەوان بە حەقیقەتیان دادەنا دوور بوو ئێستێ معتەقدن کە ئەوەی دکتۆر قاسملوو دەیکوت دروست بوو و ئەوەی ئەوان دەیان کرد و ئەوان دەیان کوت دوور بوو لەو شتەی کە دەبوو بۆ کۆمەلگا پێویست بێ من ئومێدەوارم لاوانی کوردستان بە کوڕەوە بە کچەوە کۆمەلگای کوردستان بە ژنەوە بە پیاوەوە هەمومان بتوانین لە بیری دکتۆر قاسملوو لە ڕێبازی دکتۆر قاسملوودا وا هەنگاو بنین کە وەدیهێنەری ئەو تایبەتمەندیە بەرزانە بین کە دکتۆر قاسملوو هەم بۆ خۆی هەمبوو هەم دە حیزبەکەیدا جێگیری کرد و هەم ئێمەی فێر کرد کە لەو بوارەدا تێکۆشەرێکی ڕاستەقینەی ئەو ڕێگایانە بین ئومێدەوارم لاوانی کوردستان بە تایبەتی لاوانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران یەکێتیەکەتان لەو بوارەوە سەرکەوتوو بێ لەو بوارەوە پەروەردەکەری کۆمەڵێک لاو بێ کە بەبیری دکتۆر قاسملوو گۆشکرا بوون و بە ڕێبازی دموکراسی و مافی مرۆڤ و عەداڵەتی کۆمەڵایەتی و مافی نەتەوایەتی کورد پەروەردەکرا بن ئارزووی سڵامەتیتان بۆ دەکەم سەرکەوتنتان بۆ دەکەم جارێکی دیکە جەمهوری ئیسلامی وەکو قاتڵی ناسرا و ئیسبات شودەی دکتۆر قاسملوو مەحکوم دەکەینەوە و یادی دکتۆر قاسملوو بەخێر دەکەینەوە و هیوادارین
نەکار هیوادار دڵنیاشی لاوان ئەو ڕێگایە دەڕۆن کە دکتۆر قاسملوو لەبەر پێداناوە سەرکەوتوو